الله الرحمن الرحیم قوتابیانی خۆشەویست خۆشحاڵین لە پێشبڕکێیەکی زانستی دووبارە پێتان دەگەینەوە بە هاوکاری لەگەڵ مامۆستا فاتیمە بە خێراتوی مامۆستا بۆ ڕێزەکان دەکەین بەخێر بێن خۆشحاڵتان کردین پێشبڕکێیەکەمان پێک دێت لە کۆمەڵێک پرسیاری بیرکاری بۆ هەردوو گروپەکە پرسیارەکان پرسیاری بیرکاری پرسیاری فکری تێدایە پرسیاری حەلکردنی تێدایە گروپ جی حاضرن گروپ زۆر چاکە ئێستا دەست پێ دەکەین پرسیاری یەکەم پرسیاری یەکەممان بۆ گروپی جی سفر جارانی چاک کەم و کۆشەش دەکاتە کام لەمانە هەڵبژارنی یەکەم هەشت سالب چار سالب هەشت چار گروپ جی ئەوە کۆسێکم خوێندایە ڕیزبەندی کردارەکان سفر جاران چاک کەم و کۆشەش وڵام هەشت وڵامی کۆتایی واگرین بزانین وڵامەکەیان ڕاستە یان غەڵەتە بەداخەوە گروپ جی وڵامی یەکەمیان غەڵەتە وڵامی ڕاست بریتیەدا چوار پرسیاری گروپی ئی دوو کەم پێ جاران سێ کۆ سفر بە هەمان شێوە ڕیزبەندی کردارەکانە لە کۆرسی یەکەم خوێندایە دوو کەم پێ جاران سێ کۆ سفر گروپی وڵام سالب سێزدە وڵامی گروپی ئی بزانین وڵامەکەیان ڕاستە یان غەڵەتە گروپی وڵامەکەیان زۆر ڕاستە پرسیاری گروپی جی پرسیاری دووەم بۆ قوتابیانی پۆلی هەفتی جی پرسیاری دووەم گەورەترین کۆکەی هاوبەش بۆ دوو ژمارەی 9 و 12 دەکاتە کام لەمانە وڵامی کۆتایی وڵامی کۆتایی وەردەگرین بزانین وڵامەکەیان ڕاستە یان هەڵەیە دەستخۆش وڵامەکەیان زۆر ڕاستە پرسیاری دووەم بۆ گروپی ئی گەورەترین کۆکەی هاوبەش بۆ هەردوو ژمارە 8 و 20 کام لەمانەیە 4 8 20 2 مشكلة وڵامی کۆتایی ژمارە چار بزانین وڵامەکەیان ڕاستە یان غەڵەتە دەستخۆش وڵامەکەیان زۆر ڕاستە پرسیاری سێەم بۆ گروپی ئی گروپی ئی لەم کۆمەڵە پێدراوە ناوەڕاست بدۆزەوە ناوەڕاست دەکاتە کام لەمانە وڵامی کۆتایی پۆلی هەفتی ئی وڵامی کۆتایی وڵامەکەیان زۆر ڕاستە دەستخۆش پرسیاری گروپی جی
لەم کۆمەڵە پێدراوە باو دەکاتە کام لەمانە نییە یان 64 46 یان پێناسە نەکراوە وڵام نییە زا وڵامەکان ڕاستە یان غەڵەتە دەست بۆ وڵامەکان زۆر ڕاستە پرسیاری گروپی سێ جاران ساڵ کڕۆسات یەکسانە بە هەشت کاتێک ساڵ یەکسانە بە دوو بەهای سین دەکاتە کام لەمانە 12 24 4 2 بيتك وڵامی کۆتایی دوو وڵامی ڕاستە دەست خۆش بۆ گروپی ئی پرسیاری گروپی جی سێ سین یەکسانە بە 5 ساڵ ساڵ یەکسانە بە سێ نرخی سین دەکاتە کام لەمانە 5 3 2 یان 12 وڵامی کۆتایی ژمارە چەند؟ 5 وڵامی کۆتایی وەردەگرین ژمارە 5 زۆر ڕاستە پرسیاری گروپی دوو ژمارە سەرجەمیان بکاتە 34 جیاوازیان بکاتە 4 کام لەمانە 34 20 لەگەڵ 16 90 لەگەڵ 15 17 و 17 پرسیارەکە دەرێن دوو ژمارە سەرجەمیان دەکاتە 34 جیاوازیان دەکاتە 4 سەرجەمیانی کۆیان بکاتە 34 کامتر زۆر وایە تۆری هەفتی ئی وڵامی کۆتایی وڵامی کۆتایی وڵامی 1915 وەردەگرین وڵامەکەیان زۆر ڕاستە دەست خۆش پۆلی هەفتی جی پرسیارەکەمان دەرێ دیلان لە کاتژمێر 12 نیوەڕۆی ڕۆژی سێشەممە کاتژمێری بەکارخست کاتژمێرەکەی دەستی کاتژمێرەکەی بۆ هەر کاتژمێرێک خولەکێک دوا دەکەوێت کاتژمێرەکەی دیلان نیوەڕۆی ڕۆژی چوارشەممە کاتژمێر چەند نیشان دەدات بۆ هەر کاتژمێرەکەی خولەکێک دوا دەکەوێت 11 نیو 11 36 11 50 یاخود 12 وڵامی کۆتایی 11 36 وەردەگرین بزانین وڵامەکەیان ڕاستە یان غەڵەتە دەست خۆش وڵامەکەیان زۆر ڕاستە پرسیاری گروپی جی پرسیاری پۆلی هەفتی جی سێ تۆپ دەکاتە 60 لەگەڵ تۆپی باسکە دەکاتە 30 لەگەڵ دوو تۆپی باسکە تۆپی باسکە لەگەڵ تۆپی بلیار دەکاتە 3 ئەنجامی ئەوەی خوارەوە بدۆزەوە تۆپی بلیار جاران تۆپی پێ جاران تۆپی باسکە دەکات کۆی تۆپی باسکە دەکاتە کام لەمانە 55 50 45 30 وڵامی کۆتایی 45 وڵامی کۆتایی وەردەگریت وڵامەکەیان زۆر ڕاستە دەست خۆش پرسیاری گروپی ئی کۆی سێ گۆشەکان دەکاتە 30 دوو بازنە لەگەڵ سێ گۆشە دەکاتە 18 بازنە کەم 4 گۆشە دەکاتە 2 ئەنجامی ئەوەی خوارەوە دەکاتە کام لەمانە
22 20 18 16 Grupi Giovanni Kotay, Grupi E. Shahzad Giovanni Kotay به Grupi E دستمزد راسته. بسیاری Grupi G. عبدالله تمنی 2 سال بود. خوشکەکەی تمنی 2 هێندەی تمنی عبدالله بود. دوای تمنی عبدالله دەبێتە 10 سال، تمنی خوشکەکەی دەبێتە چەند سال؟ 22 20 10 یاخود 12. Grup G Giovanni Kotay. غلام Kotay تمنی دەبێتە 12 ساڵ. دەست خۆش وڵامەکەتان زۆر ڕاستە. بسیاری گروپی ئی. عەبدوڵڵا تمنی 17 ساڵ بوو. ساڵێک بە تەمەنی بڕواتە 4 ساڵ بێتە سەر تەمەنی دەبێتە چەند ساڵ؟ 22 21 12 ئەو وڵامە لەگەڵ 100. ساڵێک بە تەمەنی بڕواتە 4 ساڵ بێتە سەری. 4 ساڵ بێتە سەر تەمەنی. تمنی 17 ساڵە. ساڵێک لە تەمەنی بڕواتە 4 ساڵ بێتە سەر تەمەنی دەکاتە چەند ساڵ؟ پرسیارەکەی دووبارەکەمەوە. تەمەنی 17 ساڵە. ساڵێک لە تەمەنی بڕوات 4 ساڵ بێتە سەر تەمەنی دەکاتە چەند ساڵ؟ غلامی کۆتایی 22 دەست خۆش وڵامەکەتان زۆر ڕاستە. پرسیاری گروپی ئی. لە پێشبڕکێکی ڕاکردندا ئازاد دوای ڕزگار گەیشتە خاڵی کۆتایی، بەڵام ئالان پێش ڕزگار و دوای ڕۆژگار گەشتە خاڵی کۆتایی. یەکەم کەس کە گەیشتە خاڵی کۆتایی کێ بوو؟ ئازاد، ئالان، ڕۆژگار، ڕزگار. مامۆستا حوسێن ئەگەر وڵامیان گوت ئاگاتان لێ بێ. تا هیچ کەوتە نه لا مش بيقدي عزاد دوي رزقات يشتغل رزقات دوي عزاد دوي رزقات بس أنا بير رزقات يشتغل دوي رزقات يشتغل گروپ ئی خۆتان یەک لایکەنەوە. وڵامی کۆتایی ڕای زۆری نێوەرگرن. وڵامی کۆتایی ڕۆژگاری وەردەگرین.
دەست خۆش وەڵامەکەیان زۆر ڕاستە. پرسیاری گروپی جی جەمال و لەیلا و شیلان 130 خولەک کاتیان لە بەردەستە بۆ یاریکردن بە نۆرە. جەمال کاتژمێرێک یاری کرد، دوای ئەو لەیلا نیو کاتژمێر یاری کرد. ئایا شیلان چەند خولەکی بۆ ماوەتەوە بۆ یاریکردن؟ وەڵامی کۆتایی چل خولەک؟ وەڵامی کۆتایی چل خولەک وەردەگرین؟ دەست خۆش وەڵامەکەیان زۆر ڕاستە. پرسیاری گروپی جی 15 لەگەڵ 12 کۆی بکەوە دەکاتە 7، 14 کۆ 11 دەکاتە 5، 17 کۆ 13 دەکاتە 10، 24 کۆ 24 دەکاتە کار لەمانە 10، 8، 9، 7. پرسیارەکە فکرەی تێدایە. گروپ جی وەڵامی وەرگرین. ژمارە 8 وەڵامی گروپی جی. دەست خۆش وەڵامەکەیان زۆر ڕاستە. پرسیاری گروپی ئی 1 لەگەر 5 کۆی لەگەر 4 کۆی کەینەوە دەکاتە 5، 2 لەگەر 5 کۆی کەینەوە دەکاتە 12، 3 لەگەر 6 کۆی کەینەوە دەکاتە 21، 8 لەگەر 11 کۆی کەینەوە دەکاتە کار لەمانە 38، 40، 41، 39. وەڵامی کۆتایی وەڵامی ژمارە 40 وەردەگرین. دەست خۆش وەڵامەکەتان زۆر ڕاستە. پرسیاری گروپی جی چەند چوارگۆشە لەم وێنەیەدا هەیە؟ وەڵامی کۆتایی ژمارە 10. دەست خۆش وەڵامەکەیان زۆر ڕاستە. پرسیاری گروپی ئی چەند سێگۆشە لەم وێنەیەدا هەیە؟ وەڵامی کۆتایی تعادلي تأجو بسعرك ما غلط. دەست خۆش وەڵامەکەیان زۆر ڕاستە. پرسیاری کۆتایی بۆ گروپی جی سەبوڕەکەمان دەوێت. پرسیاری گروپی ئی لەم خشتێدا بۆشایەکان پڕ بکەوە بە پێی ژمارە دراوەکان. خانەکان پڕکەوە.
پرسیارەکە چ دەرێ؟ لێرە سێ خانەمان هەیە دەکاتە 20 تەنها یەک ژمارەماندایە ئەوها کۆی کێوە دەکاتە 10 ئەوها کۆی کێوە دەکاتە 20 ئەوها بەستونی کۆی کێوە دەکاتە 14 لەگەڵ 12 پرسیارەکە ئاسانە بەستونی کۆی بکەوە دەکاتە 20 ستونی ناوەڕاست کۆ بکەوە دەکاتە 12 ستونی یەکەم کۆ بکەوە دەکاتە 14 ئەوجا ڕیزەکان ڕیزی یەکەم کۆ بکەوە دەکاتە 16 ڕیزی دووەم دەکاتە 10 ڕیزی سێم دەکاتە 20 نا لە هەر خانە و ژمارەیەک دادەنی لە هەر خانە و ژمارەیەک دادەنی لەگەر ئەوانە کۆیان دەکەوە ئەنجامەکەی ژمارەکانی دەرەوەی خشتەکەیە Ninguém acha. هر أجان دي. Est Hollande. والله ما كاين حل لك. ما مستعجل ما تكم دي. دەست خۆش وڵامەکەیان زۆرە پرسیاری کۆتایی بۆ گروپی جی پێشبڕکێکە بە سەرکەوتنی گروپی ئی بیستالیان بەدەستێنا گروپی ئی ئەردەخاو بە هێوای بەختی باشتر لە گروپی جی پیرۆزە لە قوتابیانی گروپی ئی مامۆستا خەڵاتەکان